76 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان تێپەڕ دەبێت. پارتی دموکراتی کوردستان بۆ داهاتوو بەنیازی چییە؟ ئەم ساڵ بڕیارە پارتی دموکراتی کوردستان کۆنگرە ببەستێت. ئایا هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەم حیزبەدا دێت؟ لەسەر ئەم بابەتانە من میوانێکم لەگەڵ دەبێت. جعفەر ئێمنکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک جعفەر بەخێر بێت. سپاس. کاک جعفەر، پارتی بەرنامەی بۆ داهاتوو چییە؟ بە تایبەتی کە کۆنگرە ئەبەستێت بەنیازە هیچ گۆڕانکاریەک بکات؟ بەتەکیت پارتی بەردەوامە لە خەباتی کوردایەتی، خەباتی نیشتیمانی، خەباتی سیاسی، خەباتی مەدەنی و حیزبێکی گەورەی وەکو پارتی هەمیشە بەرنامەیەکی نیشتیمانی سەرتاسەری هەیە. هەموو هەرێمی کوردستان هەیە، هەموو بەغدا هەیە و ئێمە دەبینین ئەمڕۆ چاوی خەڵکی کوردستان و حتا چاوی پێکاتەکانی عێراق لەسەر پارتیە، سەرۆک بارزانیە، هەڵوێستەکانی پارتیە، چونکە دەزانن ئەم حیزبە خاوەن قەزیەیە و ئەم حیزبە خاوەن بەهاکانە، لە بەهاکانی خۆ پاشگەز نابێت و هەمیشە بەجددی سیاسەت دەکات. یعنی ئەوە نییە کە هەر قەزیەک، هەر دەست پێشخەریەک قسە و باسێک بکەتە مەبەستی تێدایێتێ و بەتەکیت پارتی لە ناوخۆ و لە هەرێمی کوردستان و لە عێراق ئامانجی گەورەی هەیە و کە عێراق دروشمی دیموکراسیەت بۆ عێراق شەستەکانی هەڵگرت و ئۆتۆنۆمی بۆ کوردستان خۆمە ئامانجێکی گەورەیە، پراکتیزەی کرد. عێراقش بۆ دیموکراسی بەڵێ و هەرێمی کوردستانش لە ئۆتۆنۆمی زیاتریش بەدەستەوەیەنە کە بێ لێکدایەوە تەماشای پێگەی مێژووی بکەیت، پێگەی سیاسی بکەیت، جوغرافیای پارتی بکەیت. پارتی زۆر گەشەی کردووە و گۆڕانکاریە گۆڕانکاریەکان خۆی دێن. گۆڕانکاریەکان ناکرێت و باس لەوە بکەی حیزبێک بتوانیت ئەرکی نیشتیمانی بە باشی جێبەجێ بکات، پێویستی بە شێواز هەیە. گەرفەکەم جارە بە گەنجانەدەن، خۆی گەنجان بەشێکی گرنگن لە ژیانی پارتاتی و لە ژیانی هەموو حیزبێکی سیاسی کە بێوێت ئەکتیڤ بیت. ئەکتیڤی تەبیعی لە ناو پارتی کە تەماشا بکەی ئەمە 3 جیل، یعنی 76 ساڵ واتە 3 جیل، یعنی هەر 25 ساڵ لە زانستی کۆمەڵایەتی جیلێکە. بەڵێ 3 جیل لە ناو حیزبە گەورە بووە، خەباتی کردووە، پێگەیشتووە، تەمەنی بردوتە سەر. ئەمە وا دەگەینێت کە بەو تەمەن درێژیە پارتی ئێستاش ژمارەیەکە لە کوردستان لەسەر تاسەری عێراق. خاچی تردێن نەپێشەوە لە کۆنگرەیە خۆی کە باسی کۆنگرە دەکەی، باسی خوێنینێ دەکەی، ئەو ئۆتۆماتیک باس دەکەی. کە باسی کۆنگرە دەکەی، باسی هاتنەوەی پێشی گەنجان دەکەی زیاتر. جا ڕێژە چەندە و چوونە ئەوە بۆ کۆنگرە دەمێنیتە. یعنی ئەوە مەسلەیەکی ئەوە نییە بڵێ دەتوانی پلانی 100% بۆ دابنی. بەڵام لەسەر واقع حالی ئێستای ئەمڕۆی پارتی تەماشا بکەی، دەبینی پارتی ژمارەی زۆری گەنجی پێگاندووە. یعنی لە هەندە بوارەکان کە تەماشا دەکەی پسپوری باش، ئەزمموی باش، خۆی پێگاندووە، حەزب پێگاندوەتی، خولی باش کراون، یعنی لە بواری جیاجیا خەلکی باش هاتووە پێش. باش کاک جعفەر، ئەگەر بەراوردی ژمارەی دەنگەکان بکەین، هی پارتی ڕاستە ژمارەی کورسیەکانی زیادی کردووە، بەڵام ژمارەی دەنگەکانی پارتی لە هەڵبژاردنەکاندا بوونم لە هی عێراق زیاتر لە 30 کورسیێنە، بەڵام وەکو ڕێژەی دەنگ لە چاو ساڵانی هەڵبژاردنەکانی ڕابردوو کەمتر بووە. ئێوە پارتی بیرتان لەوە کردوەوە سەرنجتان ڕادشاوە بۆچی دەنگی پارتی کەمی کردووە؟ ئێمە دراسەتمان کردووە. ئێمە لەو بارانە لە بواری هەڵسەنگاندن دەبێ هەڵسەنگاندر بکەی بە ڕەخنەگرایی، یعنی بە چاوێکی ڕەخنەگرانە تەماشای قۆناغەکانی خەبات بکەی. ئەوە نییە تو خۆ بشاریەوە، ئەو دیاردانە دەبێت شی بکەیەوە. دەنگ زیاد دەبێت، دەبێت بەو چاوە تەماشا نەکەی کە تۆ گەشەی زۆرت کردووە. بەرزی و نزمی دەنگ بابەتەکە، یعنی جیاوازە لەوەی پێگەی حەزب بەوە مقارنە بکەیت. بەڵام
کە تەماشا دەکەین لە 92 تا ئێستا پارتی هەر زۆرینەی کورسی بەدەستەوەیە لە هەرێمی کوردستان ئەو ماوەی لەگەل برادرانی یەکەتیش پێکەوە بووین ئەو پەیمانی کوردستان هەبوو هەردیسان هەموو کەس باسی ئەوەی دەکرد کە پارتی زۆرینەیە لەوەدا بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئێمە لە ئاستی جەماوەریدا هەمیشە بەهێز بین ئەوە پرسێکی بەستی لێشتان نەکردێتەوە هەر یەکەمە بین یان ئەوە تا بیرتان کەمی بالضبط پارتی چەند گەشە بکات دەبێت چاوەکی تایبەتی لە خەڵک بیتن لە حەز و خاستی خەڵک بیتن و لە خەڵکی کەم دەرامەت بیت چونکە ئێستا تەماشای دیموکراسەتی ڕۆژاوا بکەیت ئەوان مقیاسەکەەوە نییە چەند خەڵک دەوڵەمەند بووە چەند وەزی خەڵکێک باش بووە ئەوە بۆ ئەوانەی لە بواری ئابووری بایەق بەم مەسەلە دەدەن بەڵام بەرنامەی حەزبەکان زیاتر بۆ ئەوەی کەم دەرامەت ئەوەی وەزعی لە خوارەیە چونکە ئەمانە دەبێت تو چارەسەری ئەمانە بکەی ئەمە ڕێژەی زۆرە لە هەرێمی کوردستان دەبێت وەزعی وان بە هەند وەربگری کە تو مەبەستت دەسەڵاتە دەبێت دەسەڵات بۆ ئەوە بیتن ڕاستە یعنی بەگشتی مەسەلەی ئیدارەی ئیستثمارە ئیدارەی خەڵک گشتە بەڵام چاوێکی تایبەت دەبێت لەو خەڵکانە بیت کارەکانشتان دەست نیشان کردوون هی کەمی دەنگەکانتان بەتەکیت عاملی زاتی و عاملی مۆزوعیە عاملی مۆزوعی بابەتی ئەوە بۆ هەمویان وەکوەیەک دەنگکەم بووە و گشتگیر بووە نەک تەنیا لە پارێزگای کەم بووە و لە پارێزگای کەم نەبووە هەرمووی کەم بووە لە عێراقش گشتی کەم بووە یعنی تەماشا دەکەن پرۆسەی دیموکراسی وەکو پێویست گەشەی نەکردووە لە وڵاتە لە هەرێمی کوردستان و لە عێراق بگشتی کە پرۆسەی دیموکراسی وەکو پێویست گەشە نەکات ئەو بایەقدانەی هاوڵاتی کەم دەبێت دەڵێن من بچمە هەڵبژاردن نەچمە هەڵبژاردن زۆر گۆڕانکاری نابن لەوەدا بایەخی کەمتر بە دەنگدان دەدات عاملی زاتیش هەنە هەڵمەتی تو چۆن بەڕێوە چووە لەکوێ بەڕچووە خاستن لیستی کراوە فاکتەرێکی زۆر بەهێزی ئەوەی دەنگ کەم دەبی زیاد دەبێت دەبێت کاندید لە ئاستی پێویست زۆر باش کاندید خۆشەویست بیت بتوانیت دەنگ پەیدا بکات بتوانیت خۆی تەسویق خۆی بکات باش هەندێک کادری پارتیشان کە خۆیان بە دڵسۆز دادەنێن دەڵێن پارتی کادرە دڵسۆزەکانی خۆی بیرچووە زیاتر گرنگی بە هەندێک خەڵکی تر دەدات خۆیان قسەیە تا ڕەدەک ڕاستێکی تێدایە ئەو هەواڵانە بکەم بەس هەبووە کادرێک 20 ساڵ لە ئۆرگانێکی پارتی بووە لە بەرچاوی ئەو کادرێکی تر هاتووە کادرێکی تر هاتووە ئەو مەسەرەی ئەوەیە المؤتەلیفەتی قولوبهم خەڵکات هاتووە لە لایەنێکی تر ویستووە لەو لایەنە نەمینیت بێتە ناو ڕێزەکانی پارتی ئەوەمان تەفزیل کردووە لە هەندە ئورگان حالەتێکە تو ناتوانانی ئەوەش تامیشیکەی بەراوێز بێخی و داوای ئەم کادرش دەبێت بە هەند وەرگتە بۆیان چارەسەر بکەن ئەوە بەرپرسن لە نێو خۆی بەرنامە هەبوون لەو بارەوە بەرنامە هەبوون بەس بەرنامەکان بۆ هەمویان سەریان نەگرت کە من لە مەکتب ناوەندی خستم بووم ئەوە یەک لە بابەتەکان بوو چونکە لە کۆنفرانسەکان هەموو کادر ئەوەی درێژەی بەخەباتدا بوو لە کۆنفرانسەکان هەندێک دەرنەچوو هەندێک خۆیان نەپاڵاوت ئەو کادران باشترین کادری پارتی بوون بە ئەزمۆن بوون دۆسۆزی و خەمخۆریش لە هاتوویش خوا ئەوەش هەبوو بەڵام انتخابات وایە انتخابات هەمیشە بەرچ نییە ئیلا کەسی باش بشتە پێشەوە هەڵبژێرێت هەندێجا خەڵکێکی واش کەم ئەزمونە و بەڵام دەتوانین دەنگ بینیت باش پارتی کۆنگرە ئەکات بەس لە پێناو ئەوەی کە بڵێن پارتی کۆنگرە ئەکات یان بەڕاستی پارتی گۆڕانکاری ئەکات ئەمجا دوای 12 ساڵ نابێ ئەو پرسیارە بکەین زۆر درەنگ کەوتەوە یعنی تا ئێستا ئێمە بچینە کۆنگرە نازانین چۆن بە مندوبەکانی کۆنگرە بڵێن بۆ ئەوەندە ساڵە کۆنگرەمان نەبەستووە خۆ لە دنیادا ئێستا گۆڕانکاری 4 ساڵەکەش نەمایە لە دنیادا بۆ ئاگاداری ئێستا بۆیە 2 ساڵ و لە هەندە حزبی سیاسی ساڵانە کۆنگرە دەبەستە ئێمە زۆر دواکەوتینە
یعنی لەبەرەوە هەندێک جار دەیانگوت لە پارتی پێناوی کۆنگرە نییە هەندێک جار دەیانگوت پارتی ناوێرە گۆڕانکاری بکە خەڵکی لێ زویر نەبێت بۆیە کۆنگرە ناکات ئەمە قسانە ڕاست بوون ئاتسانچە پارتی ژیرانە ئیشی خۆی دەکات ئیشی تەنزیمی ئەوە نییە تو بۆ خەڵک ناکەی تۆ بۆ خۆ دەکەی کەی پێویست بووە پارتی بڕیاری وەرگتووە گۆڕانکاری کردووە ئەم مەسوولە بگۆڕە ئەم کەسە بگۆڕە یعنی وان نەبووە تو کەس دەستی پارتی نەگرتووە یعنی گۆڕانکاریەکانەوە نەبووە وەستاون ناوەڵەوە پێویست بووە وەریگرتووە و بڕیاری وەرگرتووە لەو بارەوە مەسەلەن بەڵام تو کۆنگرە پێویستێکی ترە هەندە قۆناغی سیاسی پێویستی بەوە هەیە بەڕاستی کە هەر جار داوا دەکەین لە کۆمیسیۆن دەکەین کاتەکە بۆ ئێمە درێژ بکەن ماوەیەکی تر ناتوانین کۆنگرە بستین ڕاستی پێت بڵێم کوڕبوونا مەترسێکی گەورە بوو کاکە نەماتوانانی ئەو خەڵکە هەموو کۆ بکەینەوە کۆنفرانسات بکەی هەڵبژاردن بکەی یعنی ئەوە پاساوەکی دروست بوو یاسایی بوو منطقی بوو قانون دووەم ئەو کاتێک کە داعش هات لە کاتێکی وازدەش مەترسێکی گەورە کە تەسەر نیشتیمان هەندێک قۆناغی وا هەبوون کە پارتی خۆی حاضر دەکرد شتێکی وا ڕووی دەدا الحەمدولillah ئێستا خۆشبەختانە وەسعەکە گونجاوە زۆر باش ئەو سیناریۆیانەی بازەکرێت لە ئەعلامە کە بۆ با بڵێن چی دەبێتە سەرۆکی پارتی و مەرجع و ئەمانە ڕاستنەوەی لە ئەعلامە باسەکرێ وەڵڵا من باسی ئەعلام ناکەم چی لە ئەعلام باز دەکرێت و چی لە سوشیال میدیا باز دەکرێت ئێمەی پارتی کارەکانی خۆمان کردووە لە کاتی خۆ دوو لوژنە پێکاتێت من لەو لژنەی پەیرە و پرۆگرامدا بووین وە لژنەکە ئیشی خۆمان کرد دیراستمان کرد لەکوێ پێویستی بە چی هەیە چی گۆڕانکاری هەیە چی تشتی تازە هەیە چ داهێنان هەیە ئیشەکان تەواو کراون پێشکەش بە سەرۆک بارزانانی کراون مەکتەبی سیاسی کراون لەوێش مناقەشەی باش لەسەر کراون تێبینیەکان ئۆتۆمار کراون ئێستاش پارتی لژنەی تەحزیری پێکی ناوە لژنەی تەحزیری شیشی خۆی دەکات لژنەی تەحزیری ئەرکی ئەوەیە مندووبەکان هەڵبژێری و حاضر کات و بینیتە ناو کۆنگرە لژنەی نازانانی چۆنە پارتی دەفتەرێکی کراوەیە پێویست ناکات خەڵک بۆ شێوازە تەفسیر و تەویلی بۆ بکەن هەم بە ئەترافی خۆتان هەم بە ئەترافی یەکێتیش دەڵێن هەر کاتێک ئێمە تەبابین لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ناتەبابین لە زەرەری هەرێمی کوردستانە بۆچی لەگەڵ یەکێتی ئەوەندە هەوراز و نشێویتان هەیە هەردوو لاش دەڵێن دەبێن یەک بین ئەکە بگەڕێنە مێژوو کە یەکەتی لە سەردەمی مەرحوم مام جەلال ئەو کاتە یەکەتی دەیتوانی بڕیار بدات دەیتوانی بڕیار بدات لەبەرەوە ئەو کاتە ئاسان بوو ڕێککەوتنی استراتیژی ئیمزا کرا ڕێککەوتنی استراتیژی جێبەجێ کرا هەڵهێستی هەبوو و هەماهەنگێکی باشە بوو لەسەر ئاستی حکومەت لەسەر ئاستی پەرلەمان لەسەر ئاستی بەغدا دواتر یەکەتی تووشی چەندین قۆناغی سەخت بوو یەک لەوانە کە گۆڕان لێ دەرچوو قۆناغێکی زۆر سەخت بوو بۆ یەکەتی دواتر وەزعێکی تر بەسەر یەکەتی داهات لەم دواییەش هاوسەرۆک و مۆدێلی ئەنجومەنی سیاسی و پەرتەوازێکی زۆر پێوە دیارە ئێمە ڕێزمان بۆ تومەحاتی بەڕێز کاک باول هەیە و برادرانی هەیە و مەکتەبی سیاسیان هەیە و گەنجن و ئەکتیڤن و ئەون بەڵام پێویستی بە هەڵوەستە هەیە لەسەر هەندە مەسەلە بڕیار بدەن من ئێستا ئەوەی من دەبینم یەکەتی وەزعەکەی وایە هەندە لاوازی پێوە دیارە هەندە تەڕەدودی پێوە دیارە یعنی ئەو ڕۆژەکە جەناوی باول هاتە کۆبوونەوەی سەرۆکاتی هەرێم لەگەڵ لایەنە سیاسەکان حەزم دەکرد باولی جاران بیت بەهێز ئەوە بکرد باسی تشتی سانەوی نەکرد تشتی سانەوەی بابرادەرێکی مەکتەب سیاسی باس کرد کەسێکی تر باس کرد بینیم ئەو ڕۆژە ئامادەکاریەکانی باش نەبوون بۆ کۆبوونەوەیکی وا کۆبوونەوەیکی گرنگ دووەم ئەم ماوەیەی هاتوچۆی ئێمە و ئەوانە من نابینێ و ئامادەکاری باشیانەیە بۆ کۆبوونەوەکان حتا دوقۆلیەکە بینی پارتی و تەنیا یەک کۆبوونەوە لێک تەگەشتێکی باشە بوو دواتر باش و پێشێکی زۆری تێدایە یعنی ئێستا هەلانێکی سیاسی لە کوردستان لە هەر مەسەلەیەک دۆ دڵ بیت نابی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دۆ دڵ بیت
یەکێتی دوو دڵە قازانجەکەی بۆ ئەو لایەنەش زۆرە لە تەنیا بۆ پارتیش وەکو ئەوانەیە دەچیتە هەڵبژاردن هەوڵ لەگەڵ دەنگدەر دەدەن دەنگدەر دەگۆڕێت دەنگ دەدەت دەنگ نادەت یەکەتی دوودلە ئێستاش دوودلە ئێستاش دوو دڵە ئێستاش دوودلە ئەوە حالەتێکی کەواتە لەگەڵ هەڵبژاردن نییە حالەتێکی لاوازە نالێت لەگەڵ هەڵبژاردن نینە من لە جاتیوان قسە ناکەم بەڵام ئەوەی من دەخوێنم ئەوەی من دەبێنم ئەو هەڵوێستە وەکو پێویست نییە بە تێگەشتی من دەبێت یەکەتی مراجعەکی گشتگیری باش بکات بە تایبەتی لە پەیوەندەکانی لەگەڵ پارتی چونکێرە خۆیانش دەزانن ئێمەش دەزانن خەڵکش دەزانن لاەنە سیاسەکانی تر کە تێنەکۆ بنەوەکان چاویان لە دەمی پارتیە و لە دەمی یەکەتیە خەڵک وا مردم موسسە گەورەنە تاریخیە ئێستا دەسەڵات جغرافیا هەموو وا دەسەلمێنێت دەبێ ئەمە تەبابن قازانجی یەکەتی لەو تەباییە لەکە لە قازانجی پارتی زیاتر نەبی کەمتر نییە زۆر باشە سپاس بۆ بەرز جعفەرێمەکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵمان بووی سەرچاوان زۆر سپاس بەخێر بێت.